ایرو 12 آذار جنازت سیاستمدار کرد صالح مسلم گهشت قامشلو تیزانین گو دوه هولێرێ ژیانە خۆش دەست دابوو خستێکی لە هەولێرێ بسەدەما تێکچوونە گورچکێ نوێی یانجی کریزەک تەندروستی ژیانە خۆش دەستدا بەێ وەک گۆتێزانین ساڵح مسلم لە کوبانێ دایک بووە di sala 1950 یەکێ دایک بووە لە گوندێ شەرە ڕۆژهەلاتی کوبانێ هەروەها 47 ساڵن ئەف 47 ساڵن کار و خەباتێن سیاسی لە ڕۆژاوای کوردستانی دیکە هەروەها دەربەی ڕۆژاوای کوردستانی تێزانین و ساڵح مسلم یەک کەسێن سەرەکەی گۆ دامەزراندنا پارتیا پەیەدێ کردبوو لە ڕۆژاوای کوردستانی ساڵا 1930 بەێ وەک گۆمزانن ئیرۆ وێ جەنازەتێ لە قامشلۆ بە سبە مەراسیمێک بگرسایی لە قامشلۆ ژێر تێل دارخستن و پشتی وێنا بەر بە کوبانێ بە تێشاندن چ بۆ گۆل کوبانێ جهێ دایک بووناوی وەرە بەشارتن.